هەواڵی یەکێک لە نووسەر و شاعیرە هەرە دیارەکانی کورد مامۆستا لەتیف هەڵمەت دەست پێ یەکەم کە دوێنێ کۆڕێکی تایبەت بۆ ئەم نووسەر و شاعیرە گەورەی کورد سازکرا و لەگەڵەوەشە خەڵاتی ڕێزلێنان پێبەخشرا. ئەمە باشترناک و ئەدەبی بەرەنگاری لە رووسیا و یەکێتی سۆڤێتیدا، ئەمە دیوانێکی تری عەرەبی حینە تەذوب الثلوج تنهض. ڕۆژی 22 شەشی ساڵی 2024 لە هۆڵی تەوار لە شاری سلێمانی کۆڕی شیعری و ڕێزلێنان لە شاعیری گەورەی کورد مامۆستا لەتیف هەڵمەت بەڕێوەچوو کە لەلایەن ڕێکخراوی ڕۆشنبیرانی کورد بەریسانیا و کۆڕی قەلەندەرخانەی کورد ڕێکخرا بوو. لە کۆڕەکەدا وێڕای خوێندنەوەی چەند پارچە شیعرێک لەلایەن مامۆستا لەتیف هەڵمەتەوە، چەند وتەیەک بۆ تەمەنی پڕ لە خزمەتی ئەدەبی مامۆستا لەتیف هەڵمەت وەک شاعیرێکی یاخی لەلایەن ڕووناکبیر و نووسەر و هاوڕانی ئەو شاعیرەوە پێشکەشکران. ئەمڕۆ کە هەردوو ڕێکخراوی ڕۆشنبیرانی بەریتانیا و قەلەندەرخانە بۆیان ڕێکخستە بووم، وەڵڵی گەورەترین جەژن و خۆشترین جەژنی من بوو. ئەم ڕێزلێنانە یعنی ئەوە ئەگەیەنێ کە هێشتا هەزاران هەزار عاشقی شعر ماون و سەدان هەزار سەوداسەری شعر ماون و ئەوەی ئەمڕۆ لەم فستیڤاڵی ڕێزلێنانە بینیم کارێکی ڕۆشنبیری زۆر گەورە بوو. سوپاسی هەموو کامێراکان، هەموو جیهازەکان، هەموو ئەوانەی هاتوون، هەموو ئەوانەی ڕێی دووریان بڕیوە، هەموو ئەو دایک و خانمانەی کە ئیشی خۆیان لە ماڵەوە بەجێشتووە و هاتوون بۆ ئێرە گوێ لە شعری من بگرن، دەستەکانیان ماچەکەم، گوڵبارانیان ئەەکەم، دوعای خێریان بۆ کەم، خوا تەمەنیان پڕ لە بەرەکەت کا و ماڵیان پڕ لە بەرەکەت کا. سوپاسی ئەوەی شەکەم کە ئێستا ئەم لێدوانەتان لێوەرگرتم، هەر بە خۆشی بژین. ئێمە لە کۆڕی قەلەندەرخانەی کورد لەگەڵ ئەو هاوڕێیانەمان لە ڕێکخراوی ڕۆشنبیرانی کوردی بەریتانیا وەک هەستکردنمان بە بەرپرسیارەتی وەک بەشێک لە ئەرچی خۆمان کە مرۆڤەکان شاعیر و نووسەران و مرۆڤ بەگشتی کە لە ژیانایە پێویستی بە ڕێزلێنانە، پێویستی بەوەیە شۆنی شایستی خۆی بدرێتێ نەک لە پاشمەرجی. لەو ڕوانگەیەوە ئێمە ئەم کۆڕەمان بۆ مامۆستا لەتیف هەڵمەت هەم ڕێزلێنان، هەم شعر خوێندنەوە، هەم تێکەڵ بە میوزیک بە وشەی ڕەسەنی کوردی، چونکە ڕاستە مامۆستا لەتیف هەڵمەت یەکێکە لەو نەوە دیارانەی نەوەی دووەمی نوێکردنەوەی شعری کوردی و ڕەمزێکی دیاری شعری بەرەنگاریە، خزمەتێکی زۆری ئەدەبی ماڵانی کردووە بە زمانی عەرەبی شعری نووسیوە، بۆیە ئەرکمانە کە خزمەتی بکەین تا لە ژیانایە و ئینشەڵڵا تەمەندرێژ و تەندروستە بێ و ئەمە ئەرچی حکوومەتی شەوە ڕاستی پێویستە حکوومەت یعنی دوای نوە کابینە ناکرێت خۆ هەر ئێمە وەکو بڵێ زیندوو کوژی مرد و پەرست بین، ئەبێ مرۆڤەکان تا لە ژیانیان ڕێزیان لێ بژێت. بە دڵنیایی ینی ئێستا بەهۆی ئەو قەیرانە قوڵانەی ژیانەوە، بەهۆی ناومێدیەوە، بەڕاستی کێشەکانی بەتایبەتی کێشەی ئابووری کۆ سەر هەڵگرتن قەیران بڕستی لە خەڵک بڕێوە، بەڵام خۆشبەختانە خۆتان بینیتان ئەم میوارە ینی خەڵک تامەزرۆی شیعرە، بۆیە ئەمانە زەرورن، یعنی ئەمە بەشێکە لە ئاسوودەیی ڕۆح بە پێویستە بکرێت.